نەبوون و کەمی موچە لە هەرێمی کوردستان بە تەواوەتی موچەخۆران و فەرمانبەرانی پەرێشان کردووە کە حەقی خۆیانە بپرسن بۆچی موچە نییە بۆ بەم دۆخە گەیشت ڕەنبێ هۆکارەکەی بگەڕێتەوە بۆ نەبوونی پلانی استراتیژی حکوومەتی هەرێم لە بواری دارایی و سیاسەتی نەوتیدا گەر بڕوانین شرۆڤەیە بکەین بۆ دۆخی هەرێم و موچەخۆران لە هەرێمی کوردستان بەپێی پرۆژە بوجەی عێراق ساڵی 2015 زیاتر دانیشتوانی هەرێمی کوردستان زیاتر لە 4,449,000 کەسە لەم ڕێژەیە زیاتر لە 1,400,000 کەسی فەرمانبەرە ببوورە موچەخۆرە 1,400,000 موچەخۆرە واتە لە 132 کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان موچەخۆرن و لەسەر موچە دەژین لەم ڕێژەیە ئەگەر بچینە سەر فەرمانبەران لە 1,400,000 موچەخۆر زیاتر لە 682,000 فەرمانبەرە ئەوانەی بە فعلی کار دەکەن لە دام و دەستگاکاندا واتە لە 115 کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان فەرمانبەرن و کار دەکەن ئەمە پێچەوانی ستانداردی نێودەوڵەتیە کە نابێ ڕێژەی فەرمانبەران لە هیچ وڵاتێکدا نابێ لە 104 زیاتر بێت بەڵام لە هەرێمی کوردستان لە 115 دیارە ئەمە هۆکارێکی گەورەی بۆی کە حکوومەت لە ڕابردوودا بەلێشاو خەڵکی حیزبی و خەڵکی خۆی دامەزراندووە ئەمە ڕێژەی فەرمانبەران بەم شێوەیە گەیشتووە کە بەشێکی زۆری بندیوارە هۆکاری نەبوونی موچە لە هەرێمی کوردستان بۆ دوو هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە هۆکارێکیان نەبوونی پلان لە خەرجکردنی بودجەدا کە بودجەیەکی زۆر لە ڕابردوو هاتۆتە بەردەستی هۆکارێکی دیکەیان دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شکستی سیاسەتی نەوتی کە بەهۆی سیاسەتی نەوتی و ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان باسی لە نەوت کرد لە سەدا حەڤەی بودجەی خۆی لە بەغدا بڕی کە پێشتر بودجەیەکی زەبەلاح ئاهاتە هەرێمی کوردستانەوە لە بەغدا بۆ نمونە لە ساڵی 2013 لە پرۆژە بودجەی 2013 کە 16 تریلیۆن و زیاتر لە 900 میلیارد دینار بوو بەشێکی بۆ موچە ڕۆیشتووە کە 10 میلیارە و زیاتر لە 6 تریلیۆنیشی 10 تریلیۆنی بۆ موچە ڕۆیشتووە زیاتر لە 6 تریلیۆنیشی بۆ بەکاربردن و بەرهێنان ڕۆیشتووە بەس چۆن خەرجی کردووە پلانێکی جدی نەبووە لە خەرجکردنیە بۆ نمونە ئەگەر بڕۆین بزانیت چۆن بەهەدەری داوە بودجە حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆژە بودجەی 2013 51 میلیارد دیناری بۆ کڕینی ئۆتۆمبیل تەرخان کردووە ساڵانە ئەم بەم شێوازە بۆ کە ئەمەش بەهەدەردانە 25 میلیارد دیناری تەنها لە پرۆژە بودجەی 2013 بۆ ڕابواردنی فەرمی خەرج کردووە ئەگەر بڕۆینە سەر خاڵێکی دیکە 678 میلیارد دیناری بۆ بەخشین خەرج کردووە کە ئەمە بەهەدەردانە ئەمە بودجەیەکی زۆری لەبەردەستا بۆ ئەوە خەرجی کردووە 2 میلیارد و 430 میلیۆن دیناری تەنها بۆ ئیشتراکی ڕۆژنامە خەرج کردووە تا نزیکەی 200 دەفتەر دۆلاری تەنها بۆ ئیشتراکی ڕۆژنامە خەرج کردووە 58 میلیارد دیناری بۆ کری بینا خەرج کردووە ئەمە هەموو بەهەدەردانە نەبوونی پلانە لە خەرجکردنی ئەو داهاتە زۆری کە لە ڕابردوودا هاتۆتە بەردەستی ئەمە سەرەڕای ئەوەی کە بەشێکی زۆری بودجە بۆ موچە باڵاکانە ڕوا کە جیاوازێکی زۆر هەیە بۆ نمونە موچەی پلە تایبەتەکان لە هەرێمی کوردستان وەزیر پەرلەمانتار بەڕێوەبەری گشتی ڕاوێژکارەکان کە ساڵانە موچەیان ساڵانە زیاتر لە 27 میلیارد دینارە 27 میلیارد دینار کەمان بودجەیەکی زۆرە ئەگەر بڕواینە خاڵێکی دیکەوەیە کە موچەی خانەنشینان لە هەرێمی کوردستان خانەنشینانی پلە تایبەتەکان بە تایبەتەوەی کە زیاتر لە 1000 کەس دەبن و وەزیر و پەرلەمانتار و بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکارەکان کە ساڵانە بودجەکەیان زیاتر لە 59 میلیارد دینار تەنها موچەی ئەم پلە باڵایانەیە ئەمانە کۆمەڵە هۆکارێکن کە وای کردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی پلان نەبوونی پلانەوە لە ڕووی سیاسەتی نەوتیەوە لە ڕووی جیاوازی پلە تایبەت لە موچەکاندا ئەمە وای کردووە کە دۆخی هەرێمی کوردستان بەم ئاراستەیە بڕوا و فەرمانبەرانیش بە دەست نەبوونی موچە و بودجەوە بناڵێنن